سڵاوتان لەبێت و ئێوارەتان باش لە ئێوارە 24ێکی دیکە لەگەڵ ئێوەی ئازیز داین لە ئەم ئێوارەیەشدا کە هەموو ڕۆژێک لە دوای بەربانگ بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لەگەڵتان دەبین کۆمەڵێک بابەتی گرنگمان بۆ ئامادەکردوون لەوانە لە مانگی ڕەمەزاندا بازاڕ و میوە و سەوزە لە سلێمانی یەکێکە لە بازاڕە پرجموجۆڵەکان یەکێک لەو ساردەمەنیانەی کە ئاکرێ ساڵانێکە تایبەتمەندیەکانی وەکو خۆی پاراستووە دوندورمەیە یەکێک لەو هونەرمەندە کوردانەی کە باس لە ژیانی هونەری و کۆمەڵایەتی خۆی دەکات هونەرمەند عەلی کەریم لە ئێران لە کاتی بەربانگدا خواردنی ئاش بۆتە نەریتێک و خواستێکی زۆریشی لەسرە لە بەرامبەر دروێنەکردن دەڕاستەکان لە بڕی پارە گەنم لە جوتیاران وەردەگرن لە ئەستەمبۆڵ بە بەشداری 16 وڵات فستیڤاڵی سەمای تانگۆ بەڕەوە دەچێت لە بەنگلادش و لە مانگی ڕەمەزاندا بازاڕی ملی جمەی دێ لە خەڵک و مسڵمانەکانیش ڕوو لە مزگەوتەکان دەکەن باس لە بازاڕی میوە و سەوزە لە سلێمانی دەکەین کە تێکەڵەیەکە لە بەرهەمی خۆماڵی و بەرهەمە دەرەکیەکان دیارە ئەگەرچی لە ئەم ساڵیشدا لە مانگی ڕەمەزاندا گۆڕانکاریەکی ئۆتۆ بەسەر نرخی بەرهەمەکاندا نەهاتووە بەرهەمی ئەو بەرهەمانەی کە لە بازاڕی سەوزە و میوەی سلێمانیدا هەیە بەڵام لە نێوان بەرهەمە دەرەکی و بەرهەمە خۆماڵیەکاندا هێشتا و بازاڕە ساغ نەبووەتەوە بازاڕی گشتی سەوزە و میوە فرۆشتنی شاری سلێمانی یەکێکە لەو بازاڕانەی لە مانگی ڕەمەزاندا پڕ جموجۆڵترین بازاڕە کە جمگەی بەستنەوەی بەرهەمە هاوردەکان و بەرهەمە خۆماڵیەکانە بە بازاڕەکانی ناو شار و دەوروبەری ئەم بازاڕە کە لەلایەن سەندیکای کاسبکارانەوە سەرپێشتی دەکرێت باس لەوە دەکەن بە هاتنی مانگی ڕەمەزان نرخی بەرهەمەکان نەگۆڕاون و جێگیرن بە بۆنەی مانگی ڕاهاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە نرخ یعنی ئەوش هەڵاوسانی نەکردووە کە سەرکەوێ هیچ شتێکی وا دیاری نییە بەنسبەتەوەی تۆزێ خار ئەویش لە ئاستێکی زۆر دابەزی بوو دابەزینەکەەوە بوو کە یعنی مەسرەفی کرێ و هادی شتەکەی ناگرێت ئێستا چۆتە سارێکی خۆی مەحدودی وەساوە لە دەوری 400 دینار بۆ 450 دینار تەماتە ئەم شتانە هیچ تێگران نەبوو لێرە بەشێکی زۆری جوتیارانی گوندنشینەکان لەم بازاڕەدا بەرهەمەکانیان ساغ دەکەنەوە لەگەڵ ئەوەشدا ڕەخنەی ئەوە دەگرن بەهۆی ئەوەی وەک پێویست بایەخ بە بەرهەمە خۆماڵیەکان نادرێ زۆر جار بەرهەمەکانیان لەم بازاڕەدا پارەی هێنانی بەرهەمەکانیان بۆ دەرناهێنێتەوە ئیترەوە ڕزقی ئەمڕۆ ڕۆژی وایە هەر هیچ ناکە ڕۆژی وایە ئیتر هیچ نەکردەکەی بە 150 دیناریان فرۆشی یان ئەو پەڕی ئەگەر 200مان بۆ بکە ئەمە ڕزقەکەمانە نا بەربوونێکی وەهامان هەیە کە مەسرەفی کێڵانەکەشی دەرناکە یان مەسرەفی ئەوەش دەرناکە کە کرێسارێ لێبێ بێنی بۆ ئەلۆکان بیفرۆشی لەبەر ئەوەی ڕزقی زۆر لە ئێران ئەوانەوەی ڕزقەکانی ئێمە هەر هەمووی بە کەڵک نامێنێ لە مانگی ڕەمەزان ئەو بەرهەمە سروشتیانەی زیاتر لە بازاڕی میوە و سەوزە فرۆشتنەکاندا فرۆشی هەیە میوە هاوینەکانن بەلای ڕۆژوانەوە خواردنی ئەم میوانە دەتوانێت وزەی ڕۆژێکی پڕ سەرکێشی و ماندوێتیان بۆ بگەڕێنێتەوە فرۆشیارەکانیش کاڵک و شووتی لەم کاتەیە فرۆشە بە بۆنەی مانگی ڕەمەزانەوە بە دەرەجە یەک شووتی خەڵک حەزیلەتی لەبەرەوەی کە فێنکە و خواردنەکەی ئەساسە شووتی زۆر جا لە نێوان بازاڕی گشتی میوە و سەوزە فرۆشتنەکان و بازاڕەکانی ناوشار بەرزوونزمی لە نرخەکاندا هەیە یاخود لە مانگی ڕەمەزاندا بەهۆی زۆری خواستی هاوڵاتیان بۆ بەرهەمە هەمە جۆرەکانی خواردن وا دەکا فرۆشیارەکان نرخەکانیان بەرز بکەنەوە مامۆسایانی ئاینی بۆ ڕەچاوکردنی موسڵمانان لەسەر ڕێنمایە ئاینیەکان بۆ فرۆشیاران هەر لە سەرەتای هاتنی ئەم مانگەدا وتارەکانیان لەسەر بەرزوونزمی نرخەکان چڕتر دەکەنەوە کە شتێ سعری لە عەلوە هینە بێتە بازار 3 کەڕەت سعرەکەی زاوکە لە ڕووی ئاینیەوە مەقبوڵ نییە تاعەت و عیبادەتەکەمان تێکڵاوی مامەڵەمان بکەین هەر وەختێ زەمیرمان بوو مامەڵەمان جوان بوو لەگەڵ دراوسێ باش بووین لە بازارە کردەوەمان باش بوو سعرمان زیان نەکەی سعرمان گران نەکەی موسڵمانێکی بەڕاستین و ڕۆژوەکانمان قبوڵە مانگی ڕەمەزان بە تایبەتی بۆ موسڵمانان تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی بەجێگەیاندنی ئەرکە ئاینیەکانیان و خواردن و خواردنەوەکان مامەڵەی جیاوازیان لەگەڵ دەکرێت
ساڵانە لەگەڵ هاتنی ئەم مانگەدا جوڵەی زیاتر دەکەوێتە بازاڕەکانی هەرێمی کوردستان. یەکێک لە تایبەتمەندیەکانی ئاکرێ دوندرمەی ئاکرەیە کە ناوبانگێکی زۆری هەیە و بە شێوازێکی زۆر تایبەت دروست دەکرێت. باسیش لەوە دەکەن کە ئەو دوندرمەیە کۆمەڵێک نهێنی هەیە لە کاتی دروستکردنیدا. ئیتر یەکێک لە نهێنیەکانیشی ئەوەیە کە بە شیری بزن دروست دەکرێت. لە ئەم راپۆرتەدا کە ئێستا دەیبینن چۆنیەتی دروستکردنی دوندرمە لە ئاکرێ دەبینین. ئاکرێ ئەو باژارێک کو ji bilî sîpa û kanî zerk û mal li ser banê malê nav û dengên xwe derkirî di nava koç û kulanên xwe da jî xwedî dundirmek xwe malê û temen 6 sal ye ku dibêjnê dundirma akrê. Bele ev dondurma akrê siruştiye opno bû banka bijne dondurma şîrê biznê. Ev dondurma ya hatiye çêkirin sala 1958 serdestê du kesî Zûrê Şarazor Rehmetî Cima Elî Ebdilxaliq û Bobkê Selmanî. Sala 1958 nukat xizmeta hawlatiya da evê dondurma em çêdikên şîr bû mel gundodê şîrê biznal gundê xirpêtê din. Ev pêk hatiye şîrî û şeklê ji me çû mawedî dî nekirîne tê de çû tiştî dî tê doniya tiştekî siruştiye tabîî ye. Piştî me şîr kiriye û me kelandî û me şeklîş kiriye em tînin vî şîrê safînîn. Em wextê me safand piştî em tînin keyne vî cihozeyê da ev cihozeyê pêk hatiye çorn û laxet wê xir borî dixozêne hewdakê da em tînin şîrî dikeyne tê da. Heko şîr me kire tê da em şîrî tovê nera xwe bikevşke dûyî. Piştî mavê tê re xwe ev şîra disor bîtin. Heko sor bû pîç pîç ev şîre dixwe vê tonkiyê vegirît. Heko ev şîre hat me xir xwe tonkiyê vegirt piştî em dînin şafrê vî şîreyê lê vekeyin. Wextê biye dondurma me lê vekir em dorek me ye hey dorê gîzê. Vî dorê em çend dondurmê pê qutên ev dondurma nerin bît û ciwan bît û tomoyê xweştir bît û çir bîtin. Bele ev dondurma zûrbe em virê dikeyin bû xelkê xwe xweştivî li bajarê Hevlêrê, bajarê Duhokê, bajarê Sileymanî heta bajarê Bexda û bi zûr berpirsê balaş ev dondurmayê hatiye natir. Gelekê hotîn wekî min gotî heskan em ferhavekên evel xêr çê ferhavekên Duhok Hevlêr Sileymanî bû me hotîn faydeyê da me gotî were di cêbûn û dobînkeyên keng bên bes vê dondurmê çêkin. Gelek dewlemendê Hevlêrê bi xwe hotîne êre qesto me kirî bes em neşên wesiyet û bobê xwe bêlîn bobê me gotî em heskên xizmeta ciyê xwe bikeyin gotî me pê serbilindiyek wexteyek derve bêt bijde em diçîne akrê xusûsî bû vê dondurmê xwên ev serbilindiyek û zûra mezûna bû bajarê akrê me hedefo me poreniye hedefo me xizmeta ciyê xwe bikeyin û milletê xwe bikeyin. Ji xesletên vê dundirmayê jî ew e ku bi tama xwe geleka şirîne û bi lezeta xwe jî geleka taziya û bitêne li êk cih ev dundirma di vî bajarî da dêde drûstkirin lê li sê cihan di nava vî bajarî da pêşkêşî bikir û hejêkerên wê dihête kirin. هونەرمەندی کورد علی کەریم یەکێک لەو هونەرمەندانەیە کە بەهۆی نواندنی و هەروەها نواندنی لە کاری درامادا بۆتە کەسێکی زۆر بەناوبانگ ئەرشیڤێکی دەوڵەمەندی هەیە هەروەها هەوادارێکی زۆریشی هەیە ئەو بۆ ئێوارە 24 باس لە ئەزمموی ژیانی خۆی باس لە نهێنیەکانی ژیانی خۆی و لایەنی کۆمەڵایەتیشی دەکات. ئەگەر کەسێک لێم بپرسێ خەڵکی شوێی ئەبێ بڵێم کەرکووک سلێمانی لەبەر ئەوەی ژیانی خۆم هەم لە کەرکووک و هەم لە سلێمانی بردوۆتە سەر ئەتوانم بڵم زۆرتریشیان لە سلێمانی بووە هەر لە سلێمانیش وەکو هونەرمەند پێگەیشتم و شۆم پێی خۆم کردوێتەوە لە کەرکووکیش لەگەڵ کوڕانی گەڕک کە مناڵ بووین پارەمان کۆ کردەوە ڕۆژانی هەینی ئەچوین بۆ بینینی فیلمی سینەمایی ئیتر کە لە فیلمەکە دەرەچوومە دەرەوە هەستمە کرد ئاوێتە بوونێک لە بینی من و کارێکتەرە سەرەکێکە هەیە وەکو ئەو ئەم هەوڵمەدا قسە بکەم ئەگەرچی ئەو بە ئینگلیزی بوو بەڵام من دەنگم مەسەلەن گەڕە کرد یا هینمە کرد یا جوڵم نزیکە کردەوە لەوەی کە 1 ساعت و نیو بینی و مەچۆن جوڵێتەوە ئەمە بوو بە حەز و ئارەزویەک ئیتر وای کرد کە بەشداری کاری هونەری بکەم وەکو ژیانی ڕۆژانەشم من هەست دەکەم کەسێکی زۆر خۆشەویست نیم لە ناو خەڵکا و بە تایبەتیش لە ناو پیاوانە لەبەر ئەوەی کەم دووم تۆزێکیش مۆنم توانایی بەردەوام بوونم نییە لە قسەکردنی زۆرە ئەمە وەک ڕۆ کۆمەڵایەتێکە بەڵام ئەگەر کتێبێک بخوێنمەوە
کتێبەکەم بەدڵ بێ بە سەعات و 2 سەعات هەوڵەدەم مەجای کەس نادەم خۆم باسەکەم وڵێم وابوو ڕووداوەکانە گەرمەوە یا با بڵین لایەنی فکری ئەو ڕۆمانەیە ئەو کتێبە باسەکەم وەکو باری کۆمەڵایەتی خێزانیم خێزانەکەم ناوی بژارە مامۆستایە هاوسەرێکی بەڕێز و خۆشەویستە و زۆر ڕێزی لێگرتوم و لێ قەومان و نەبوونە توانێتی یارمەتیم بە تەنگمەوە بێت کچەکانیشم 2 کچم هەیە دووکیان دەرچووی کۆلێجن یەکێکیان ناوی ڤانە ئەویتریان ناوی تابە بەڵام من هەر بە بابۆ بانجانەکەم پیانەڵم بابووە من ئەخوێنمەوە تا بۆم بکرێ بەڵام ئێستا تۆزە خوێنینەوەم کەم کردوێتەوە لە بەرەوەی توانای چاوم و بینینم لەدەست نەدەم لە مانگی ڕەمەزانیشە سەرباری ئەوەی کە من نە نوێژەکەم و نە هیچ شتێکەکەم قورئان ئەخوێنم زۆرم حەز لێ لە مانگی ڕەمەزانە قورئان بخوێنم ئارەزووی مەلەکردنم هەیە جاران وەرزشم ئەکرد بەڵام ماوەیە کە هەستەکەم تەمەڵ بوومە ئەو وەرزشم نەماوە زۆر حەزم هەڵپەی خواردن ناکەم بەڵام شتی خۆش هەبێ تۆزێک هینەکەم یعنی زێدە ڕۆیی یەکەم لە خواردن وەکو هونەریش لە ماوەی 46 ساڵە وابزانم نزیکی 50 یا 51 و 52 کاری هونەریم هەیە وەک شانۆگەری وەک مسلسلە و زنجیرە دراما و وەک فیلمی تەلەڤیزیۆنی و فیلمی سینەمایی دواکاری هونەریشم فیلمێکی سینەماییە بە ناوی بازاری کۆنەفرۆشان فیلمی دووەمیشم هەر کە دوا فیلم بە گورچین و خاڵەکانی ڕۆستەمە ئێستا لە قۆناغی مۆنتاجایە ئینشاڵڵا بینر ئەیبینێت و کاتە قسەی خۆیانەکەن لەسەر هەم نواندنی من و هەم ئاستی هونەری فیلمەکە دەچینە ئێران و لە وڵاتەشی تر مانگی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە ئەو کەسانی کە بە ڕۆژوو دەبن زوو بە هەر ئێوارانی زوو خۆیان ئامادە دەکەن بۆی کە ئەو خواردنە تایبەتانەی کە لەو مانگەدا زیاتر بەردەستە و خواستی زۆری لەسەر ئامادە بکەن یەکێک لەوانەش ئاشە کە ئێستا خواردنی لە بەربانگدا لە نێوان ئێرانیەکاندا بۆتە نەریت و بە شێوازێکی جۆرا و جۆر دروست دەکرێت و چەند جۆرێکی جیاوازیش هەیە. سڕێی کریارانی حەلیم و ئاشوش و لە زێردی سەید مەهدی ڕێگای شەقامیش دەبرێت. ئێوارانی ڕەمەزان خواردنگەی سەید مەهدی پێشوازی لە سەدان کەس دەکات. حەلیم و ئاشوش و لە زێرد هاوڕێی ڕۆژانی ڕەمەزانی خەڵکی ئێرانن. بۆ ئەم کریارانە تام و چێژی تایبەتی ئەم خواردنگەلە وەکو بەشێک لە چێژی ڕەمەزانی لێ هاتووە. ئاش و حەلیم و شۆلە زەرد لەو خواردنە بەناوبانگ و قەدیمیانن و لەو بەربانگانن کە لە کولتوری ئێراندا ماونەتەوە. لە هەموو شارەکان لە ئێران لە مانگی ڕەمەزاندا هەموو جۆرەکانی ئاش لەوانە ئاشی قەڵەمکار، ئاشی ڕشتا، شۆلە زەرد و هەریم دروست دەکرێن. ئەم خواردنانە ئەگەر چی بەڕەواڵەت ساکار دەنوێنن بەڵام لێنان و بارهێنانیان پێویستی بە شارەزایی تەواو هەیە. گەنم و سەوزە و گۆشت ماندووبوونێکی چەند کاتژمێریان پێویستە بۆ ئەوەی تام و بۆنی خۆیان دەربخەن. لەم خواردنگە ئەزمموی زیاتر لە 20 ساڵ ئەم ناوبانگەی بۆیان خوڵقاندووە. ئارزم بە خدمەتتون چێ ئێمە لە بەیانیەوە لە چێشتخانە خەریکی خواردن دروستکردن و ماندوو دەبین. لە کاتژمێر 5 بۆ 6 ئێوارە خواردنەکان ئامادە دەکرێت و دواتر پێشکەش بە ڕۆژوگران دەکەین. پەزیرەی ئفتار مردم هستیم. ئەم خواردنگەلە تایبەت بە ئێران نین و لە وڵاتانی تری ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونیان هەیە. لە ئێران بەڵام بێجگە لە ئێوارانی ڕەمەزان بۆ بەربانگ بەیانیانی ساردی زستانیش هەر ئەم پێشوازی لێ دەکرێت. هەروەها لە بۆنە ئاینیەکاندا خەڵک ئەم خواردنانە لێدەنێن. ئەم وەرزە وەرزی درێنەی گەنمە و ئیترە و جوتیارانەش کە لە وەرزی درێنەی گەنمدا خەریکی کارەکانیان دەبن پشت بە ئامێرەکانی دەراسە دەبەستن. ئەو کەسانەش کە لەو ئامێرانە کەڵک وەردەگرن لە شاری هەولێر لە بڕی پارە لە جوتیاران گەنم وەردەگرن. بێکەوە بەشێک لەو دیمانانە دەبینی.
نام نهر الروار عثمان اسماعيل والله لوتي ببيرم دي دفامو ار اوشان ما كليشي ترى انت دراسه ايش كشتغالي وايش داشتي ايوان واشتا كاك بدياتي وش باران دباري فلا عزلي زو بايزان باران باري بير بايزا برا وش باران باري كجهاتو از اخر كدز بودكا زوتي قاصن شلي دا بدي شيري بيدرين خرتما كرت سسار روش بيسي يعني عفتش بيسي ببيعو جاو تشتشيم توا او زاردز بتوكرني دكا برين قنمو تشمياو ازي اي بكاتا زو تشمياو هركز بزواز ليه داو دسيني دعاء وباران ليه داو شينا بيو دا دستا مانجي دو سي دست برشاني دكا درمان جاي ليه دا دعاء درمان جاي هي ما شكل ليه داتو هي لين داتو ابها لا اوش صار يدور نودك يا عزيزي عند راسي وش دورنا دكاي دبي اقال بي بردينا خويو دورنا كاي زعم كاي داور وشتي وزين هليو والله زانايا كاي زين كو دبي تمشاي تباركك اگه تبارکه با پشت بی با قوت بی برین دبی اتولا غریب الصبر بی اگه پشتش نبی ده هاجوی او دبی وابکی علی کاو پی بخور منطقة ما داشتي هولير بابنا تويا بدغري برا عربي شش قزناغا عفت قزناغا اهو برا سامن اواد زي شش عربي دي دوزنا عربي ساندي دابا مع خوم شش قزناغا با نا باري ورنا اغري منطقة داشتي هولير عمي بدغري بابنا توي بيري قزناغ تصربي برين اي عاونا درابي اما ديمي بيرين بباراني بتي ياكو بينزا وششا وتسعرة وعفتا وهشتا داس ليكو داش دابا باراني كم بوا برياري كما ضعيفة دانك اولوتي درنا داس بيا كردي اما لكن دينا عاوزو درنا ما توا كرتاتي خاركيا رزقي مارم داري لسعود الراسية بەڵام لە ئەستەمبوڵیش فستیڤاڵی سەمای تانگۆ بە بەشداری 30 وڵات لەو وڵاتە بەڕێوە چوو ئیتر لەو فستیڤاڵەدا 30 کەپڵ نمایشی جیاواز و سەمای جیاوازیان پێشکەش کردووە براوەی ئەو فستیڤاڵە شواتە یەکەمی ئەو فستیڤاڵە بەشداری لە مۆندیالی پێش کۆتایی فستیڤاڵی تانگۆ دەکات. دلدارên tangoyê ku dixwazin hem vê dansê hem jî kultur û muzîka tangoyê li cîhanê bidin nasîn ji 16 welatan bi beşdariya tangolîstên profesyonel li Stenbolê bi rêya Mehrîcanekê hatin bahev. Dansvanên tangoyê di maweya Mehrîcanê de ji dansê têr bûn. Di Mehrîcanê de ku ji aliyê 4 dibistanên tangoyê ve yekemîn care li Tirkiyê tê li darxistin 30 cot dansvan ji bo beşdarên nîvfînala Mondialê ku wekî şampiyoneya tangoyê ya cîhanê tê zanîn bibin, bi qayişkêşaneke tund ketin pêşbaziyê. Tango Türkiye'de son 20 yıldır. مەخواست کو ئەم تشتێکی جودا لەدار بخن. لە ئارژانتینێ پێشبرکە موندیال هەیە. مەژی خواست کو ئەم دوێ پێشبرکێدە دناوا پێشوازên تانگۆیە دەبن. ji bo vê jî hevalekî me çû Mondiyalê û nûnertiya wê wergirt. Lê ne teniya Tirkiye, her wiha me nûnertiya 16 dewletan wergirt. Dansvanên ku di pêşbirkê ji nav 30 cotan de bi ser ketine dilşadiya xwe bi Kurdistan 24 re parve kirin. Bu tür büyük organizasyonlar
gelek pêdiviya Tirkiye bi organîzasyonên bi vî awayî heye û helbet em jî piştgiriyê didinê. Her wiha em beşdarî şampiyoneyê bûn û di pêşbirkê de em bûn yekemîn. Ji ber vê yekê gelekî kêfxweşim. Min heq kir ku biçim Arjantinê. Hêvîdarim ku ez ê welatê xwe li wê derê baş temsîl bikim. Ji ber ku ez beşdarî vê organîzasyonê bûm gelekî kêfxweşim. Ez ji Moskowayê me û carayekê me ku ez li Tirkiye beşdarî Mihrîcanekê dibim. Hêvî dikim ku mihrîcanên bi vî awayî zêdetir bibin. Di mihrîcana ku bi maweya 4 rojan berdewam kirî de ji her temenî dansvan bi dil û can û bi dilşadî dans kirin. دەچینە وڵاتی بەنگلادێش کە یەکێکە لە وڵاتانی موسڵمانەکان بە شێوازێکی جیاواز پێشوازی لە مانگی ڕەمەزان دەکەن. ئیتر لە هاتگەڵ هاتنی مانگی ڕەمەزاندا موسڵمانەکانی بەنگلادێش بە شێوازێکی جۆراوجۆر پێداویستیەکانی خۆیان لە بازاڕی ملی بەنگلادێشدا دەست دەخەن. کۆمەڵێک لەو موسڵمانانە شەڕوو لە مزگەوتەکان دەکەن بەیەکەوە لەوێ بەربانگ دەکەنەوە. بەشێک لە دیمەنەکانی مانگی ڕەمەزان لە بەنگلادێش دەبێت. موسڵمانانی بەنگلادێش بەهۆی نەبینینی مانگەوە ڕۆژی 28 مانگ بووە یەکەم ڕۆژی ڕەمەزانیان. هەر بۆیە یەک ڕۆژ پاش موسڵمانەکانی تری جیهان دەستیان بە ڕۆژوگرتن و ڕۆژوشکاندن کرد. ئەم بازاڕە لە ڕەمەزاندا ڕۆڵێکی گەورەی هەیە لە دابینکردنی خۆراکی ڕۆژوانان. کەوتۆتە دەکای کۆن. ئەم شیرینیش زۆر خۆشە و بە گەرمی دەخورێت. کەم کەس هەن ئیفتار لەم بازاڕە نەکەنەوە چونکە تایبەتمەندی خۆی هەیە لە مانگی ڕەمەزاندا. بە هەزارەها موسڵمان ڕوو لە بازاڕی میلی دەکات شۆک دەکەن بۆ بازاڕی کردنی نانی ئێوارەی بەربانگ. ئەمە جگە لەو مزگەوتانەی بە هەزارەها موسڵمان کۆ دەکەنەوە و نانی ئێوارەی بەربانگیان بۆ ئامادە دەکەن. بە درێژایی مانجی ڕەمەزان خۆراک بۆ موسڵمانانی بەڕۆژوو ئامادە دەکەین. دەوڵەمەند و هەژار لێرە جیاوازیان نییە. نزیکەی 2500 کەس ڕۆژانە لێرەیە. ئێمە خواردنی بەتامیان بۆ ئامادە دەکەین کە لەلایەن هەمان ئەو کەسانەوە دابین دەکرێت کە دێن بۆ ڕۆژوشکاندن لە مزگەوتەکە. دەوڵەمەند و هەژار لە تەنیژ یەکەوەدا دەنیشن و نان دەخۆن لێرە. بە هەزارەها بەشە خواردن ئامادە دەکرێت لە مزگەوتەکانی بەنگلادێشدا. بۆ نمونە مزگەوتی دەکا خۆراکەکان لە نێوانیاندا بەش دەکرێت بە یارمەتی دانیشتوان و خێرخوازانی ناوچەکە. لە کوردستان 24ەوە لە ئێوارێکی دیکەی مانگی ڕەمەزاندا لەگەڵ هاوکارانم بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا بێگەیشتنەوەیکی تر لە ئێوارە 24ێکی تر هەر شاد و بەختەوەر بن.